ئیمان ئەو کچەی لە لای خەڵک بە ناوی ماریە ناسرابوو گەر کوڕی جوانی بدیت وایە پێی دەگوت ئای بێقیمەت لە دەرەنگانی شەو لە هەولێر لە شەقامی 100 مەتری بە 5 فیشک کۆتاییان بە ژانی هێنا ئەی بۆچی کوشتیان و هۆکاری کوشتنەکەی چییە پێشەوەی بکوژێ داواکاری چی هەبوو لە حکوومەت و داوای چی لێدەکردن لە سەرەتای ئەم ساڵەکەوە ئیمان شەشەم ئافرەتە بکوژرێ بەدەستی پیاوانەوە هۆکاری ئەمانە چییە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بینەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان و کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویستەکەمی کەس بێ بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمەی بۆرەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەیت ئێمە ژۆڵانتان دەدەینەوە لە سەرەتای ئەم ساڵەوە لە ساڵی 2022 ئیمان شەشەم ئافرەتە بەدەستی پیاوان بکوژرێتن واروها ئەم ساڵەکە بۆ ئافرەتان ساڵێکی شوم بووە لە ڕێکەوتی 6/3/2022 کە ڕۆژێک ماوە بۆ ئەوەی دژی بەرەنگاربوونەوەی ئافرەتان و مافی ئافرەتان پارێزراوبی کە دەکاتە 7/3/2022 ئەو ڕۆژێ ئافرەتانە وەروەها ساعتێک پێش ئەوەی بگاتە ئەو ڕۆژە کوژرا لە کاتژمێر 1 شەو لە شاری هەولێر لەسەر شەقامی 100 مەتری بە 5 فیشک کۆتایی بەژانی ئیمان هات ئیمان ناوی ڕاستەقینەی خۆی ئیمان سامیە کە لە سۆشیال میدیا بە ناوی ماریە ناسراب لە لای خەڵک نزیکەی 2 هەفتە دەبێتن ئەو خاتونەیە لە سۆشیال میدیا وێنەوە ڤیدیۆکانی خۆی پابلیک کردەوە بڵاو دەکاتەوە وەڕەخنەوە وە قسەی سیر دەکاتن لە سۆشیال میدیا وای کرد زۆرترین خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێ ئیمان لە ئێسادا تەمەنی تەنها 20 ساڵە کە دەکا موالیدی 2002 ئەو خاتونەیە دەڵێن بەدەستی 2 کەسۆ کوژراوە واروها 5 فیشەکیشی لێ دراوە لە ڕووداوەکە ئەو کەسانی کە لەوێ نێزیک بوونە و بە وتەی ئەو کەسانەی کە زوو گەیشتوونەتە سەر بابەتەکە و چەند کەسێک باز لەوە دەکەن ئەو خاتونەیە لەناو ئۆتۆمبیلێک بووە لەسەر شەقامی 100 مەتری هاتۆتە خوارەوە بۆتە دەنگەدەنگ و دەمەقاڵێ لەگەر ئەو دوو پیاوێک کە لەگەڵی بووە و داوایان لەو خاتونە کردووە کە سواری ناو ئۆتۆمبیلەکە بێتەوە بەڵام ئەویش بە هیچ زۆرێک سواری ئۆتۆمبیلەکە نەبووتەوە و ڕاستەوخۆ 5 فیشەکیان لێداوە و هەڵاتونە دەست بەجێ پۆلیسی هەولێر گەیشتونەتە شوێنی بەبەست و وە تەرمی ئەو خاتونیان بار کردو و ڕۆیشتونە و هۆکارەکەش باز لەوە دەکەن لەوانەیە ئەو کەسانی کە گولیان لێداوە بە خزمی دەچون واروها هەندێک کەسانی تریش لە ڕووداوەکە بازەوە دەکەن ئەو خاتونە لەسەر شەقام بووە بۆ زۆری ویستویانە سواری سارەی بکەن و بەڵام ئەویش سوار نەبووە تاوەکو ئێستا ئەو دوو ئەگەرەی هەیە کە ئەو خاتونە کوژرا بێتن بەڵام ئەو خاتونە بازەوە دەکەن کە لە دینی مەسیحی بووە واروها لە وێنەکانی وێنەی خاچ لە ملیدای و وا دیارە ئەو خاتونە ویستوێتی ببیتە پەبلیک فیکەر وەکو خاتونەکانی تر لە سۆشیال میدیا بناسرێتەوە و ماڵەوە کەشیان ڕێگەیان نەدابێتن ئەو کارەیە بکە بەڵام ئەو بێکردنەوەیش لەوانەیە دوور بێ لە ڕاستی لەبەرەوەی ئەو خاتونە ڕاستەخۆ وێنەی خۆی دەگرێتن و لەگەڵ دایکی قسە دەکاتن ئەمەش پارچە ڤیدیۆیەک هەندێک کەس دەڵێ نەمنە تو زۆر ناشرینی هەندێک کەس دەڵێت تەمنە تو زۆر ناشرینی بخوان ناشرین ئەمنزانە ئەی دەڵێنە تو زۆر بێعاری ئەتو عاقڵنی ئەتو کسێکی خراپی ئەتو وای وای خراپیش نیمە کسێکی باشم یانی باش یەک دەرەجەیەکی درێژکە پێی خۆ درێژکە نانە پێی خۆم تا درێژ بکە ئێستا ئەم کسێکی خراپ نیمە خەڵک بالۆ خۆی وە بڵێوە نیە خەڵک بالۆ خۆی هەر گووی بخۆ وەلو کورتە ڤیدیۆوە پێدەچوو کە خەڵک پێیان وتووە تۆ بێعاری بەڵام ئەویش لەگەڵ دایکی ئەم سوال فێ دەکاتن و دوای ئەو ڤیدیۆیەکی تری بڵاو کردەوە کە باز لەوە دەکاتن هەر کاتێک کوڕێکی جوان دەبینێتن پێی ناڵێ
چەند جوانە پێی دەڵێ ئای بێقیمەت ئەوە سوتاوە بۆ کوڕی جوان بەڵام بەداخۆ بۆ ئاواتەی نەگەیشت و ئەوەش پارچە ڤیدیۆیەکەیە. طبعا من كاتك كرتش زوان دبينم عاد زور قورمة يعني كاتك كرتش دبينم كزور بيم زوان بالقطنا لم تسن زوانة يعني لدلي خب دلم آي بقيمة واروها ئەو ڤیدیۆیە بوو وای کرد ئەو خاتونە بە خەڵک بناسیێنێتن لە لاپەڕی تیکتۆکەکەی نزیکەی 1,200,000 کەس تاوەکو ئەمڕۆکە سەیری ئەو پارچە ڤیدیۆیان کردووە کەوەش دەکا ڕێژەی 120 ملەتی کورد ئەو پارچە ڤیدیۆ ئەو خاتونەیان بینیوە و دەنگدانەوێکی ئەگزار زۆری بە دوای خۆداهینا دوای بڵاوکردنەوەی ئەو پارچە ڤیدیۆی و لە پارچە ڤیدیۆیەکی تریشی باز لە حکوومەت دەکاتن و داواکاری لە حکوومەت هەیە بزانین داواکاری چی لە حکوومەت هەیە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم تۆزێک بەخۆی دابڕاتەوە بەڕاستی بەسە پێویستە ئەو منەتی بەس بە شەق فێری ئەدەب و ئەخلاق بکەن بەڕاستی. وە چەند کاتژمێرێک پێش ئەوەی کۆچی دوایی بکاتن لە ئینستاگرامەکەی چەند ڤیدیۆیەکی خۆی بڵاو کردبوو کە گۆرانی دەگوتەوە وادار بوو ئافرەتێک بوو دەنگ و سەدایەکی خۆشی هەبوو وە چەند کردە ڤیدیۆیەکی تریشی لە تیکتۆک بڵاو کردەوە گۆرانی دەڵێتەوە وادیارە خولای گۆرانی وتنی هەبووە و لە سەرەتای ئەم ساڵەوە نزیکەی ئیمان شەشەم ئافرەتە بکوژێتن بە دەستی پیاوان ئایا حکوومەت دەبێتن چی بکاتن بۆ ئەوەی ئەو ئافرەتانە نەبکوژرێن و ئایا چەک هۆکارێکە بۆ ئەوەی خەڵک زوو بکوژرێتن و واروەها لە شارۆچکەی چەمچەماڵ ئافرەتێک کوژراو و لە شاری سلێمانش لەو دوایانە هەمومان بینیمان ئافرەتێکی تر سوستێنرا ئایا چڕێکارێک بکرێتە بەر بۆ ئەوەی ئەو کارە ساتە دڵتەزیێنانە لە مۆدوان نەبینینەوە ساڵی 2022 ساڵێکە پڕترین لەوە دەبێتن کە ئافرەت بکوژێ هیوادارین لە مانگی سێوە هیچ ئافرەتێکی تر نەکوژرێتن و ئەو کەلتورەش لە ناو کۆمەڵگای کوردی نەمینێتن. ئایا تۆ چیت بۆ حکوومەت هەیە و ئەو کەسانە دەستگیر بکاتن چیان لێ بکاتن و چ سزایەکیان بەسەردا بسەپێنێ. زۆر سپاس بۆ سەیەکی تاوای ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم زارە لەسەر چ بابێتێک و لەسەر چ کەسایەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە و لایک و کۆمنت و شێرتان لە بیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی هەموو کاتێک نوێترین هەواڵ و گرمەی هەواڵەکان بۆ ئێوە پێشکەش بکەین و کەمین کانال بین بتوانین تەواوی زانیاریەکان بۆ ئێوە خۆشەویست بخەینەوە ڕۆ و پێویستە لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بۆ ئەوەی نوێترین هەواڵەکان بزانن و بۆ پەیوەندیکردنیش بە هەمان شێوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەمانەوە پەیوەندیمان پێوە بکەین هەموو کار لەگەڵتانین باشترینەکان لە کلیل میدیا.